فتح تایر پیشەی کارگوزاریە لە قوتابخانەیەکی قەزایی سەید سادق خاوەنی دوو منداڵی خاوەن پێداویستی تایبەتە. لەگەڵ دەرکەوتنی چشکی خۆر بۆ ئەم ڕۆژێکی نوێ نییە، بەڵکو لاخەمی ئەوەدایە کە چۆن لەسەرم کورسیە دوو جگەر گۆشەکەی کە کیلۆمەترێک زیاتر دەبڕێت بیان گەێنێتە خوێندنگاکەیان و تا لە خوێندن بێبەش نەبن. ئاواتیشیان ئەوەیە کە کورسێک بە فراوانێکی زیاتر بۆ ئەم دوو خوێندکارە دابین بکرێت تا بەشێک لە ئازارەکانیان کەم بکاتەوە. حەزم لە مەکتەبێ پۆل پێنجم، سپاسی دایک و باوکمەکەم، سپاسی مامۆستاکانیشمەکەم. پێویستمان بە عەرەبانەیەکە کە جێ هەردووکمانی تیا ببێت. ئەگەرچی بڕوا و بەهەنام هەر لە تەمەنی منداڵیەوە دەست و قاچیان لە کار کەوتون و توانای جێستەیان کەمە، بەڵام ئەمەش نەبووەتە ڕێگر لەوەی کە لە خوێندن بێبەش بن و حەز و خولیایەکی زۆریان بۆ خوێندنەیە و کەس و کارەکەژی هاوکاریانن تا لە خوێندن بێبەش نەبن و جێگەی ڕەزامەندی مامۆستایان و ئاستیژیان زۆر باشە. لە ئێساکەشدا لە پۆلی پێنجەمن و بەردەوامن لە خوێندن و گرنگیان پێنەدراوە لەلایەن دەسەڵاتدارەکان و تا ئێستش سەرەتاییترین مافیان بۆ دابین نەکراوە. من ئەم دوو منداڵەکەم ئەندامم هەیە هەموو ساڵێک 5 ساڵە من ئابم عەرەبانەیان هێنم و هەموو ڕۆژێک ئەوێ بیان هێنم و بیشیان بەمەوە. تەمان ئەمە کارێکی ئاسان نییە، هەموو کەسانێک ئەمە ئاسان نییە. ئەمانە دوو منداڵ خاوەن پێداویستین، هەموو شتێکیان بەدەست خۆمە، تەنانەت خواردن و سەرئا و خەو خواردنیان ئیلابێ خۆمان پیان بکەین. کەسێکی خوان توانای هیچ شتێکیان نییە. کەمێک ئەتوانن وەکو خواردن کەمێک توانن خواردن بکەن، بەڵام هیچ شتێکی تریان بۆ ناکرێت. ئەمە چەنەها کەسی بەرپرس و ڕێکخرا و ئەو کەسانەی کە خوان بە ڕێکخرا بە بەرپرسی ئەمانە زانن هاتوون دا یەک عارەبانە کردووە کاریشیان بە ئاسانی ئەم دوو مناڵی لەسەر جێ بێتەوە بیان بە بیان چکەمە دوو عارەبانە ناتوانم، دوو کەسمان نییە، من هەر خۆم هاتوچیان پێکەم. خۆ ناشکێت تۆ یەکیان بێنی تو دوایش هەمجیشان چینە بۆ یەکێکی تریان. ئەبێ عارەبانەیەک بێت کە ئەم دوو مناڵە دووچیانی بە ئاسانی لەسەر جێ بێتەوە. ئەمە ئێستا تەسکە ها چۆن ترنجاونەتە یەک ئەوە ئەگەر هەستی پێ بکەن ئەمە زۆر ناڕەحەتە. ئەگەر ببێتە باری دەنوێری ببێتە لای پزیشکەکان ئەگەر سەیری کە ئەمە وەکو تەعزیب وایە، تەعزیبێکی نەفسی ئەم دوو مناڵی لەسەرم عارەبانە، بەڵام چار نییە چی لێ بکەیت. لە سنووری قەزایی سەید سادق 150 خوێندکاری خاوەن پێداویستی تایبەتەیە و بەڵام تا ئێستا نەتوانراوە خوێندنگەیەکی تایبەت بۆیان لەو قەزایەدا بکرێتەوە. بۆیە بە ناچاری لە خوێندنگا گشتیەکان دەخوێنن و زۆر جاریش کێشە و ئاستەنگیان بۆ دروست دەبێت. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.